فێرخوازانی پۆلی 12 سڵاوتان لێبێ جارێکی تریش مامۆستا ئەنوەر عوثمان لە ئامادەی کلێڤەری ناحوکمی و ئامادەی ئازادی کوڕان پێتان دەگەمەوە لۆ باسکردنی بابەتێکی تر لە بابەتەکانی پرۆگرامەکەمان لە وەحدەی دووەم وەکو باسمان کرد وەحدەی دووەم مەذهبەکەی مەذهبی واقعیە ئێستا قەسیدەی دووەم لە قەسیدە واقعیەکان دەخینین پاشەوەی قەسیدەکەی ناظم حکمەتمان خوێند ئێستا قەسیدەیەکی ترمان هەیە ئی معروف الڕوسافی بە ناوی الحڕیە في سیاسة المستعمرين سەرەتا تۆی قوتابی دەبی پێشی هەموو شتێک ناوی قەسیدەکە لەبەرکەی الحڕیە في سياسة المستعمرين ئازادی لە سیاسەتی داژیرکەران قەسیدەکە ئیچەیە ئی معروف الڕوسافی قەسیدەکە ئیچەیە معروف الڕوسافی گرنگترین خاڵی قەسیدەکان ئەوەیە سەرەتا ناوی قەسیدەکە پاشان ناوی نووسەر و شاعیرەکەی گوتمان ئیچەیە معروف الڕوسافی پێش ئەوەی ئێمە قەسیدەکە بکەینە کوردی و شیکردنەوە لۆ بکەین وا باشە شتێک دەربارەی ژیانی معروف الڕوسافی بخوێنین کە زۆریش گرنگە پرسیاری زۆر گرنگی تێدا هەیە چەندین جار لە وزاری هاتینەوە ئێستاش گریمانەی هاتنەوە لێ دەکرێتن دەچینە سەر ژیانەکەی معروف الڕوسافی دەڵێن معروف الرصافي شاعر البؤس والحرمان ئەوە چەندین زار هاتەوە لە وزاری ئەوە ناوبانجیتی ئەوە شوهڕەیتی معروف ڕوسافی شوهرەی چییە ناوبانجی چییە بە چ ناسراوە بە شاعر البؤس والحرمان شاعێری بەدبەختی و بێبەشی ئەوە چییە نازنا و شوهرەی معروف الڕوسافیە زالەوانەیە شاعر البؤس والحرمانە بداتێ ناوی چار شاعر بداتێ لۆ نمونە برێ ئیلیا ئەبوو ماضی برێ ئیبراهیم ناجی برێ ناظم حکمەت برێتن معروف الڕوسافی بەڕێزی شت معروف الڕوسافی هەڵدەبژێری طوع الفن الشعري للفكر السياسي والوجدان الوطني شاعر يكبو ئەو شاعێرە ئەو بیرروبۆچوونە سیاسیەی کە هەیبوو ئەو ویژدانە نیشتیمان پەروەریەی کە هەیبوو بەهۆی بەهرە شعریەکەەوە خزمەتی دەکرد ئەو بەهرە و ئەو شارەزاییە کە لە ئەدەب و لە شعر هەیەبوو لە بۆ چی بەکاردەهێنا لە بۆ خزمەتکردنی فکرە سیاسیەکەی هزرە ڕامیاریەکەی هەروەها وجدان نیشتیمان پەروەریانەکەی كما طوع السياسة لفن الشعر هەروەکو چۆن پاش ئەوەی بووە سیاسەتمەدار و پلەپایە و پۆستی وەگرت لە ئەندام پەرلەمان و لە وەزیر پلەپایەکەشی بەکارهێنا لە بۆ خزمەتکردنی بەهرە شعریەکەی گرنگە بزانین ولد في بەغداد زۆر گرنگە بیزانین شاعر لەدایک بووی شاری بەغدادا لەوانەیە برێ ولیدە فی لە هەڵبژاردنەکان بێتەوە بەیروتت بداتێ قاهرەت بداتێ ئەسکەندەریەت بداتێ هەروەها بەغداد بەڕێزت بەغدادی هەدەبژێری وەدەڕەسە الآداب فيها لە کۆلێژی ئاداب لە شاری بەغدایە دەرسی گۆتەوە محاضەرەی گۆتیتەوە وفي الأستانة کەواتە لە چێندەریت کەش جگە لە بەغدایە لە شاری ئەستانەش جگە لە بەغدای لە شاری ئەستانەش دەرسی گۆتیتەوە هەروەها لە قودسیش گۆتیتیەوە کە پایتەختی فەڵەستینە کە ئێستا ئیسرائیل ناوی لێنای ئۆرشەلیم لە بەغدا لە ئەستانە لە قودس دەرسی گۆتیتەوە انتخب عضوا في المجلس النيابي العثماني طبعا عراق لەژێر دەستی عثمانیەکان دابوو لە سەردەمی عثمانیەکان خۆی هەربژارد بە ئەندام پەرلەمان هەڵبژێردرا بۆ چێ بۆ ئەندامی مەجلیس النیابی یعنی ئەنجومەنی نوێنەران بەمانەی پەرلەمانی ئێستا دێتێن کەواتە بوویتە عضو بوویتە ئەندام لە چێ لە پەرلەمانی سەردەمی عوثمانیەکان چیتر چ زانیاریشترمان هەیە دەربارەی معروف الڕوسافی ئەو جارە پاش ئەوەی کە لە جەنگی جیهانی عوثمانیەکان شکست دێن و ئینگلیز بەریتانیا عێراق داگیر دەکا لە سەردەمیوانیش وەوەلا وەزارەت المەعارف دەبیتە وەزیری
معارف وەزیری معارف وەزیری زانست و فێربوون ئێستا بە مانای وەزیری پەروەردە و وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵادێ ئەو کاتی پەروەردە و خوێندنی باڵا بەیەکەوە بۆ پێیان دەگوت وەزارەت المعارف. ئێستا دێنە سەخاڵێکی زۆر گرنگ ئەویش ئەبرز مؤلفاتی زۆر لە ساڵەکان یەکێک لەوانە دێتەوە بەرووبوومەکانی زۆر مهمە ئێمە بەرووبوومەکانی بزانین. یەکەم بەرووبوومی دیوان معروف ڕووسافی. دیوان معروف ڕووسافی زەحمەتە بێتەوە برێ ئیچێ و ئەتوش برێ ڕووسافیە بەڵام گرنگە لە دیوان معروف ڕووسافی ساڵەکەی بزانین. 1910 للمیلاد لە ساڵی 1910 چی هەبوو؟ دیوان معروف ڕووسافی نووسی. دیوانی دووەمیان کە زۆر مهمە دیوانی دووەمیان کە زۆر مهمە بریتیە لە الأناشيد الوطنية سرودە نیشتیمانیەکان الأناشيد الوطنية بەرووبوومی دووەمە لە ئیڕووسافی کە زۆر گرنگە ئەوەی ساڵی چەند نووسیا 1920 ساڵی 20 کەواتە لە نێوان بەرهەمی یەکەم و دووەمی 10 ساڵی نێوانە. بەرهەمی سێم نمو اللغة العامية العراقية گەشە سەندنی زمانی عامی و زولفی عراقیەکان. بەرهەمی چارەمی کە بەڕێزت دەبی لەبەریان کەی دروس في الآداب العربية سنوانەیەک چەند محاضراتێک لە ئادابی عەرەبی کە ساڵی چەند نووسیتی؟ ساڵی 1928 للميلاد ساڵی 1928 دروس في الآداب العربية نووسیە. ئێستا دێینە سەر طەبیعات و سروشتی شعرەکانی. طەبیعاتی سروشتی شعرەکانی یەکەم الالتزام القومي والإنساني پابند بووە بە چێ؟ بە لایەنی نەتەوایەتی بەڵام نەتەوە پەرست نەبووە هەستی مرۆڤانەی جیهانیشی هەبووە. هەروەها عانى ما عاناه الشعب دووەمیان عانى ما عاناه الشعب لەبەر ئەوەی پلە و پایە و پۆستی هەبوو دوور نەبوو لە ئازار و ئەشکەنجە بەڵکو هەمان ئازار و ئەشکەنجە و معاناتی میلەتەکەی خۆی دەبینی. وعبر عن ذلك تعبیری لە ئازار و ئەشکەنجەکان دەکرد. ئێستا ئەوە دێنە سەر چێ؟ دێنە سەر ئوسلوبی دێنە سەر ئوسلوبی نووسینەکانی ڕووسافی ئوسلوبی شعر و نووسینەکانی. یەکەمین ئوسلوبی نووسینەکانی بابرێن ئەلیف وضوح زۆر واضح و ڕۆم بوو نووسینەکانی زۆر واضح و ڕۆم بوو. با سەراحە ڕاشکاو بوو. جیم ئینفعال زۆر هەڵچوونی سیاسی ئینفعالی پێوە دیار بوو. بێجگە لە ئینفعالیش خاڵێکی تریشمان هەیە هەر لە مواسەفاتەکانی ڕووسافیە ئەویش بریتیە لە حەماست ورژان مەبەستمان پێ ورژانی سیاسیە کەواتە ئوسلوبەکەی یەکەم واضح بوو دووەم سەریح و ڕاشکاوە بوو سێم ئینفعال و هەڵچوون بوو چارەمیشیان بریتی بوو لە چ؟ بریتی بوو لە ورژان. ئەوە دەربارەی ژیانی معروف ڕووسافی. ئێستا دەگەڕێنەوە لە بۆ قەسیدەکەی کە بە ناوی چ بوو؟ الحرية في سياسة المستعمرين. سەرەتا قەسیدەکەی دەکەینە کوردی پاشان شیکردنەوە لە بۆ قەسیدەکەی دەکەین. تۆی بەڕێز ئەوە بزانە پێشەوەی قەسیدەکە دەبووکەمە کوردی ئەو قەسیدەیە شاعیر لە ناخەوە هەستی خۆی لە بۆ گەلەکەی دەربڕیا بەڵام هەموو تەڵەبەکان هەموو ئەمر و نەهیەکان مەبەستی پێچەوانەیە. مەبەستی چییە؟ پێچەوانەیە. شێوازی گاڵتەجاری و سوخوریە و کۆمیدی بەکارهینەیە شێوازی تەنزی بەکارهینەیە لۆی تووشی لێپرسینەوەی سیاسی نەبی لەلایەن ئینگلیزەکان لۆیە ئەو ئەمر و نەهیانەی کە داوا دەکات مەبەستی پێڕاستەقینە نییە مەبەستی پێچەوانەکەیتی. يعني الأمر والنهي يعني الطلب تدل على عكس المطلوب ئەوەی لە مێشت خۆت دانەیە هەموو مەبەستی پێچەوانەکەیە. دەڵێ يا قوم لا تتكلموا إن الكلام محرم ناموا ولا تستيقظوا ما فاز إلا النوم وتأخروا عن كل ما يقضي بأن تتقدموا ودعوا التفهم جانبا فالخير ألا تفهموا وتثبتوا في جهلكم فالشر أن تتعلموا أما السياسة فاتركوا أبدا وإلا تندموا إن السياسة سرها
لو تعلمون مطلسم وإذا أفضتم في المباح من الحديث فجمجموا وإذا أفضتم في المباح من الحديث فجمجموا أو خوێندنەوەی قەسیدەکە ئێستا قەسیدەکەی دەکەینە کوردی دەڵێ یا قەوم لا تتكلموا هۆگەلەکەم بێدەنگ بن گەرستەمتان لێکرا قسە مەکەن داوای مافەکانی خۆتان مەکەن إن الكلام محرم چونکە قسەکردن چونکە داوای مافکردن شتێکی قەدەغەیە شتێکی گوناحە شتێکی تاوانە ئەوە قسەی داگیرکەرە نەخۆ ئەگەر قسەی شاعیر بێت شاعیر مەبەستی پێچەوانەکەیە دەرێ هۆگەلەکەم قسە بکەن هۆگەلەکەم بێدەنگ مەبن هۆگەلەکەم مێلن بێدەنگ بن و بێدەنجی ببیتە مایە ئەوەی کەوا خەڵکانێک بەسەرتان ساڵ بن و مافەکانتان بخۆن بەڵکو هۆگەلەکەم قسام بکەن قسە نەکردن و بێدەنجی حەرامە قسە نەکردن و بێدەنجی تاوانە قسە نەکردن و بێدەنجی نیشانەی بێهێزی کەسایەتی ئێوەیە دێری دووەمیان ناموا ولا تستيقظوا شاعر دەرێ بخەون هەر خەریکی خەوتن بێن بە هیچ شێوەک لە خەوا هەرمەستن کە خەوتنێک بیکەوە وەکو یارانی ئەشکەوت چەندین ساڵ بخەون ما فاز إلا النوم لەبەر ئەوەی تەنها گەلانی خەوت و پێشکەوتنیان بەدەستینایە ئەوە لەفظەن ئی قسەی داگیرکەرانی ئینگلیزە تەواوە بەڵام کاتێکە قسەی شاعیر بی گوتمان شاعیر مەبەستی پێچەوانەیە دەڵێ مەخەون ئەوەندە خەریکی خەوتن مەبن بەڵکو زیاتر ڕابن زیاتر هەستن لە خەو زیاتر ژیار بن زیاتر ژیر بن تەنها ئەو گەلانەی کە کەم دەخەون ئەوان پێشکەوتن بەدەستدێنن وەکو شاعری کوردیش دەرێ لە خەو هەڵسن میلەتی کورد خەو زەرەرتانە بەڵێ خەو مایەی زەرەرە وتأخروا عن كل ما يقضي بأن تتقدموا هەر شتێک زانیتان دەبێتە مایەی پێشکەوتنتان ئێوە سەبر لە بۆی بڕۆن ئێوە بەلاوی دامەچون ئێوە دواکەون تەمان قسەی داگیرکەرە ئەگەر مەبەستی قسەی خۆی بی مەبەستی ئەوەیە هەر شتێک زانیتان پێشکەوتن و سەرکەوتنی ئێوە لەودایە ئەنگۆ بەپەلە لە بۆی بڕۆن ئەنگۆ بەپەلە لە بۆ ئەو شتانە بڕۆن کە دەزانن مایەی پێشکەوتنی گەلە وەدەعوا التەفەهومە جانیبا واز لە تێگەیشتن و لە تەفاهم و لە ژیربوون بینن فالخير ألا تفهموا خێر و خۆشی لەوەدایە ئەنگۆ گەلەکی جێل بن گەلەکی نەفام و نەزان بن زاگۆتمان ئەگەر بە لەفظەن وەریگرین برین ئەوە قسەی ئینگلیز و داگیرکەرە تەواوە ئەگەر قسەی شاعیر وەگرین دەرێن شاعیر مەبەستی پێچەوانەکەیە دەڵێتن ئێوە واز لە ناتێگەیشتن و واز لە شەڕانجێژی و واز لە ئاژاوە بینن بەڵکو تەفاهمتان هەبی لەگەر یەکدیدانیشن خێر و خۆشی لەوەدایە کە گەلگەلێکی تێگەیشت و مثەقف بیتن پاشان دەرێ وتەثەبەتوا فی جەهلیکم من دەزانم ئێوە گەلێکی نەفام و لە ناو جەهالەتا دەژین بەڵام نەکەن ئەو جەهالەتان لە دەست دەرچی بەڵکو تند دەست بە جەهالەتەکەتانەوە بگرێن فالشر أن تتعلموا بەڵام مصیبەت و کارەسات ئەو کاتە لە بۆتان دێ کە ئێوە خەریکی عیلم و زانست بن طبعا بەسی پێچەوانەکەیە هۆگەلەکەم واز لە نەفامی بینن واز لە تێنەگەیشتن بینن خەریکی زانست بن خەریکی ثەقافە و ڕۆشنبیری بن خێر و خۆشی لەوەدایە ئێوە فێرخواز بن ئێوە خەریکی فێربوون و فێرکردنی خەڵکان بن ئەمە سیاسەتە فەتڕوکو سەبارەت بە سیاسەتیش پێتان دەرێم هۆگەلەکەم کاروباری ڕامیاری سیاسی واز لێبێنن بە خۆتان تەداخل مەکەن هەموو لە بۆ داگیرکەری بەجی بێنن هەتا ئێوە کاروباری بەڕێوەبردننی سیاسی بدەنە خەڵکانی تر وئیلا تەندەم و ئەگەر ناپاشان ئێوە پەشیمان دەبنەوە طبعا مەبەستەکەی پێچەوانەیە دەرێ هۆگەلەکەم خۆتان کاروباری سیاسی و ڕامیاری خۆتان بەڕێوە بن پێش ئەوەی پەشیمان بنەوە دەستی خۆتان بگەزن وئیذا ئەفەضتم فی المباح ئەگەر هاتوو دەستان بە کاروباری ئاسایی کرد ڕێپێدراو مباح کە هیچ قەدەغەکردنەچی نییە من الحەدیث فەجەمجموا قسەی ڕێپێدراویش بە
ئاشکرا مەکەن بە منگە منجی بکەن بە شێوەیەکی شاراوی بکەن نەوەک داگیرکەران لێتان تووڕە ببن. ئەوە قەسیدەکەی معروف ڕسافی کردمانە کوردی. ئێستا شیکردنەوەیەک لە بۆ قەسیدەکە دەکەین لەلایەنی ڕەوانبێژەکە و لەلایەنی نەحوەکەی و لەلایەنی ئوسلوبەوە. سەرەتا دەرین کە چاومان بە ئەلحوڕیە دەکەوی تۆی قوتابی لەوانەیە فکرت لەوە بچی برێ ئەو قەسیدەیە ڕۆمانسیە لەبەرەوەی لە ڕۆمانسی گوتمان نەشید الحوڕیە تێدایە. ئەمە چۆ بزانین ئەو قەسیدەیە ڕۆمانسی نییە؟ بەڕێزم ئەوە باسی سیاسەت دەکا ئاخر سیاسی و خەڵکەکانی کە خەریکی کاروباری سیاسەتن ئەوانە لە چێن دەرێ تااقەتی ڕۆمانسیەتیان هەیە. ئەوە باسی مستعمیری دەکا داگیرکەر باسی ئیستعماری دەکا. مادەم بابەتەکە بووە سیاسەت و بووە ئیستعمار دەرێن ئەو بابەتە پەیوەندی بە ڕۆمانسیەتەوە نییە بەوەی زانیمان قەسیدەکە ڕۆمانسیە نییە. ئێستا دێنە سەر بەیت یەکەمیان کە دەرێ یا قەوم لا تتەکەلەموا سەرەتا یامان هەیە یا حرفی نیداءە لۆیێ قەومەکەش دەبیتە منادا واتە بانکراو. پاشان دەرێ لا تتەکەلەموا لای ناهیە چیتە سەر فعل مضارعەکی مەجزوم. مامەساکو بزانم مەجزومە بەڕێزم کە مەرفوع بوو تتەکەلەمونە بوو تتەکەلەمونە کە لای چتر سەرێ نونەکە حەزف بووە. لۆیە دەزانم ئەو فعل مضارعە مەجزومە لۆیە لایەکەشمان لای ناهیەیە لای نافیە نییە. بەڵێ ئێستا تەنها لەو نیو دێرە کە پێی دەرێن شەطر الأول کە پێی دەرێن سەدر البەیت نیوە بەیت یەکەم دوو لە نیشانەکانی ئوسلوبی ئینشائی تەڵەبی تێدا هەیە. یەکەمیان النداء بانکردن دووەمیان النەهی نداء و نەهی لە هەر بەیتە شعرێک هەبوو ئەمە دەرێن ئەو لایەی یان ئەو بەیتە شعریە ئوسلوبەکە ئوسلوبی ئینشائی و تەڵەبیە. دێمە سەلای دووەمیان شەطر الثانی ئینشائی تەڵەبی نییە بەڵکو خەبەریە لەبەر ئەوەی نە ئەمر و نە نەهی و نە نیدا و نە ئیستفهام و تەعەجب هیچی تێدا نییە. مامۆستا چی تێدایە؟ ئینەی تێدایە. ئینە وەکو باسمان کرد لە بۆ تەوکیدی بەکاردێ ئینە الکەلامە محەڕەمن. دەزانم جارێ دەرست نەگەیشتی تێ کە دەرست گەیشتی ئەو کات بە ئاسانی دەیزانی لە دەرسی داهاتوو باز دەکەم گەر هاتوو ناوێکت بینی میمەکەی مەضموم بوو ما قبل الأخير حرفی پێش ئەخیری مەفتوح بوو فتحەی لەسەر بوو ئەو کاتی پێی دەرێن ئەو ناوە لە بابەتی ئیشتقاق اسم المەفعولە. طبعا ئەگە کەسرە باوە محەڕم کەسرە باوە دەمانگو ئیسم فاعل سکەمە ئیسم فاعلمان شەرح کردیە بەس مادەم میمەکە مەضمومە و حرفی پێش ئاخیری فتحەیە ئەوە دەرێن ئیسم مەفعولە. بەڕێزم لای یەکەمی ئوسلوبەکەی ئینشائی بوو بەس شەطر الثانی لای دووەمی ئوسلوبەکەی خەبەری بوو. ئێستا دەچینە سەر ڕێزی دووەم. نام و شاعر دەرێ بخەون نام و فعل ئەمرە فەرمانی داخوازیە ولا تستيقظوا لخوا هەرمەستن ئەوە گوتمان لایەکە ناهیەیە کەواتە ئەننەهی. بەڕێزم ئەمە لە کوردی برێم ئیشەکەی بکە یان برێم ئیشەکەی مەکە دەری ئەمری پێکرد بەس لە عەرەبی وان نییە. گەر برێم ئیشەکەی بکە ئەمرە گەر برێم ئیشەکەی مەکە نەهیە. بەڵام ئەمر و نەهی پێکەوە تەڵەبن ئوسلوبی ئینشائینە. دیسان دوو نیشانەی ئینشائیمان هەبوو ئەمر و نەهی. لەولایە دەرێ ما فازە ئیلا النوەم و مایەکە مای نافیەیە کەواتە مادەم نافیە بی ئەو ئیستثنایە دەبتە چە لە مەنهەجیمە هەر کاتێک نەفیمان هەبوو ئەو ئیستثنایە دەبیتە ئیستثناءەکی مفەڕەغ. طبعا ئەگەر زۆری ئیستثنایەکەی پرسیارکە دەرێن مفەڕەغە لە مفەڕەغیش زۆر مهمە بە ئیلای دەرێن ئەدات حەسر. ئەوە خوێندیتمان لە ئیستثنای هەر کاتێک ڕستەیەکمان هەبوو بە نەفی دەستی پێکرد بوو ئەو کاتی زۆری ڕستەکە مفەڕەغە ئیلایەکەش پێ دەگوترێن ئەدات حەسر.
ئێمە مستەمادەم ئەدات قەسرە مستەسنایەکە حسب مووقع ئیعراب دەکرێت بەڵێ دەما مەسەلە بۆم ئیعراب بکە زۆر باشە دەرێن مایەکە و ئیلایەکەی فرەدە کو دەخینیەوە فازە النووەم فازە جملەیەکی فعلیە فازە فعل ماضیە ئەگەر فعل ماضی بیتن ئەدی النووەمووی کو ئیعراب بکە دەبتە فاعل مرفوع وعلامة رفعه الضمة لو حسب موقعك استاذ مسار ديري سيميان وتأخروا عن كل ما يقضي بأن تتقدموا تسمان هي ليرا تأخروا كفعل أمره مڵێ مامۆستا وەڵا فعلی مضارعە ئەتوو بە خۆت فێرت کردین فعل مضارع بە ئەنەیت و دەست پێ دەکا ڕاستە ئەم گوتم فعل مضارع بە ئەنەیت و دەست پێ دەکا بەڵام خۆنەوە گوت هەر فعلێک ئەنەیت و پێوە بیتن ئەوە مضارعە گوتمان حەمزە ئاغا سمێری سۆرە بەس خۆ هەموو سمێر سۆرێک حەمزە ئاغا نییە ئەوە لە ئەسلی خۆی ئەگە مضارع بی دەرێن تەتەئەخەڕوا نەتەئەخەڕوا یەتەئەخەڕوا بەڵام ئەوە تەئەخەڕووە ئەوە فعل ئەمرە وەکو تەعاونوا خوای گەوردە فەرمێ وتەعاونوا على البر والتقوى تەعاونوا فعل ئەمرە ئەوەشیان تەئەخەڕوا فعل ئەمرە فرمانی داخوازیە عن كل ما يقضي بأن تتقدموا لەلای دوام طبعا سەرەتا بزانین ئەو لایە دیسان بۆ ئینشائی تەڵەبی لەبەرەوەی ئەمری تێدا بوو لە دێری دوام لە شەتر الثانی بابەتێکمان هەیە ئەن کۆ فعل مضارع ئەن کۆ فعل مضارع بەڕێز لە پۆلی یازدە خوێندێتت پێ دەگوترێ مەصدەر مؤول چی پێ دەگوترێ ئەن تەتەقەدەموا مەصدەر مؤول جا داواشم لێ دەکا لە پرسیار وەڵامەکانی منهەجی شەیە ئەو مەصدەر مؤولەی ئەتوو بکەیە مەصدەرێکی سەریح بیکەیە چاوجێکی ڕاستەوخۆ مەصدەر مؤولەکەی بکەیە مەصدەرێکی سەریح ئێستا ئەمن لە بۆتان دەیکەمە مەصدەرێکی سەریح دەرێم ئەن تەتەقەدەموا ئەوە مەصدەرێکی مؤولە ئێمە ئەو مەصدەر مؤولە ئەن تەتەقەدەموا مەصدەرێکی مؤولە کو دەیکەینە سەریح سەرەتا ئەنەکەی فرە دەدەین پاشان تەئەکەی لێ دەکەینەوە ئەنەکە و تەئەکەمان لێ کردەوە ئەو دەئە حرفی پێش ئاخیری دەکەینە ضەممە تەقەدم مادەم واوی پێوەیە واو لە بۆ جەماعەتی بەکاردێ دەبیتە کوم ئەن تەتەقەدەموا دەبیتە تەقەدمیکم ئەن تەتەقەدەموا کو مەصدەرم ئەوەل ما کردە سەریح سەرەتا ئەنەکەمان لێ کردەوە پاشان تەئەکەمان لێ کردەوە بووە تەقەدم فتحەکە بووە ضەممە واوی جەماعەکەش بووە کوم ئێستا ئەو مەصدەر مؤولەمان کردە مەصدەرێکی سەریحی مناسب یەکی تریشمان هەیە لەویش زیاتر فێر دەبین دێری چارەم دەرێوە دەعوا التەفەهومە جانیبە دیسان دەعومان هەیە بەڕێزان دەعوا فعلی ئەمرە فالخير ألا تفهموا أو إلا نییە جانە قوتابی بەڕێز ئەوە ئیلا نییە ئەوە ئەلایە ئەو ئەلایە لە ئەسلی خۆی ئەن لا بووە ئەن لا دوایە ئیدغام کرایە لێک درایە بووی تا ئەللا وەکو بەڕێزت ڕۆژانە جێ لە مامۆستای ئاینیان لە مؤەذین دەبی دەرێ ئەشهەد ئەن لا إله إلا الله يعني چ ئەن لا إله إلا الله يعني ئەن لا إله إلا الله ئەوە لەو چار دێرەی وەکو بینیمان لای ڕاستەی شەتر الأولی هەمووی ئینشائی تەڵەبی بوو لای چەپەی خەبەری بوون ئەو خەبەریە سوودی چ بوو تەوضیح کرابوو لە بۆ چێ لە بۆ تعلیل لە بۆ تعلیل ئەوە زۆر مهمە استخدامی جملەی خەبەری لە بۆ چ بوو لەو قەسیدەی لە بۆ تعلیل یعنی لۆ قسان نەکەم دەرێت چکە قسەکردن حەرامە لۆ بخەوم چکە دەرێت قسەکردن سوودی هەیە یعنی شیکردنەوەیە تعلیلە ئێستا دەچینە سەر بەیتەکانی تریش بەیتی پێنجەمیان دەڵێ وتەثەبەتوا في جهلكم تثبتوا فعل أمر ديسان تثبتوا فرماني داخوازيا في جهلكم فالشر أن تتعلموا لا يدوم ديسان بريزان مصدري مؤول من هي أن كو فعل مضارع بيدا قوتري مصدر مؤول بابتي چي گرنگا
داواشمان لێ دەکە ئەو مەزدەر مؤەوەلەی بکەینە مەزدەری سەریح. دووبارە لۆتان دەکەمێ لێرە ئەن تتعلموا کودەیکەمە مەزدەر سەریح سەرەتا ئەنەکەی فرە دەدەم پاشان تەکەی یەکەم پاشان ئەو فەتحەیە دەبتە ضەممە دەبتە تەعەلوم مادەم واوی جەماعەیە دەبیتە کۆم تەعەلومیکم ئەو بۆ مەزدەرێکی سەریحی مناسب. ئەمە السیاسەتە فەتڕوکو بەڕێزان دیسان ئوتڕوکو لێرە فعل ئەمرە فەرمانی داخوازیە مبني على حذف النون أبدا أو أبدا أجر هاتو بسياري درباري دلالي الزمني كرت دلالي الزمني أبدا بيدقوترية استمرار يعني هتا هيت ماني رب سيارة مهم لو زاري هاتو وإلا تندموا إلا من هي بريزان كاتك إلا واوي لبيشا كاتك إلا واوي لبيشا لبروغرامينغو إلا واوي لبيشبو معناي أويا أو إلايا لأصلي خوي إن لعبوا ليك ما دايا بويتا إلا إنش أداة الشرطة لوي أو إلايا بيواندي ببابتي استثنائي ونيا بلكو معناي استدا معناي الشرطي لداته وإلا تندموا يعني أجر واتان نكرت أو كاتي بشيمان دبنو بيتي بيش أخيري إن السياسة سرها إني مشدد قلت ما لبو توكيدي بكاردي زياد لزارة ودوبارة بوا لو تعلمون مطلسم لو لهر شوينة من هزديت بزانة أداة شرطة أمرازي مرت مطلسمون قلت ميمي مضموم فتح ما قبل الأخير بيدا قلت اسم المفعول لو أنا داهاتو ديخين إن شاء الله وإذا أفضتم في المباح إذاش أداة شرطة بريزم همو زاران أداة شرطة لبروغرامي تو لو قصيدان هيتمان ما هيتمان جمجموش فعل أمره فرماني داخوازيا لو زيادة الوكو دبين لو قصيدة زيادة أسلوبي إنشائي طلبي ظالبوا بتايبتي لا شطركاني يكميان بالي بريزان إما لماوي أو تسن دقيقة تاني مان باسي جهنامي معروف رصافي بكين باسي برهمكاني بكين قصيدكي الحرية في سياسة المستعمرين بخويني نوا لبوتان بكين كردي هروها شيكر نويتي زور زواني لاني الروان بيجيو لاني قواعد اشتان لبو بكين ما يتمان بشي دوم لا وانيشي تر أوكاتي دين وشومانا كانوا بسيار والله مكانوا بسيارة كاني وزاريشتان والله مددينوا زا استا بهواي سود بخشينتان بهواي اوي زوان لبابتك جيشت بنو هر شاد بن